زانکۆی سەیانی یەکەم دەورە ساڵی 68 بوو. من ساڵی نهایەتی 73 ینی 74 لە زانکۆی سلێمانی وەرگیران. ئەو وەختە تەمانمانۆکو بڵێ 19 ساڵ بوو کە لە بەشی بایۆلۆجی وەرگیرام. ئەو کاتە ساڵی 74 شۆڕشی کورد بە قیادەی مەلا مستەفای نەمەر کە لەگەڵ حکوومەتی عێراق اتفاق کراهی 11 ئازار بەیان 11 ئازار دەرچوو کە لە ماوەی 4 ساڵە ئەبواە ئەو بەیانە هەموو بەندەکانی تەنفیز بکرایە. ئیتر زانکۆ ئەو وەختە ئێمە لە زانکۆ بووین. زانکۆی سێماڵی ساڵی هەفتا لە مانگی سێ ساڵی 74 زانکۆ پەکی کەوت. کە زانکۆ پەکی کەوت بەڕاستی ئێمە من ئەو ڕۆژە تازە لە سنفی یەک وەرگیراون لە بەشی بایۆلۆجی بووم. ئەو ڕۆژەی کە بزەبت بەیان 11 ئازاری ڕۆژی 11 ئازار کە بەیانەکە خوێنرایەوە دەوڵەتی عێراقی لێگلاوە ڕاگەیانێکی بڵاو کردەوە کوا ئێمە تەنفیزی بەیان 11 ئازارەکەین. بەڵام شۆڕشی کورد قیادەی کوردی ئەوەی نەکرد وتی ئێمە ڕازی نین چونکە هەموو بەندەکانی پێشێل کردو حکوومەتی عێراق. ئەو ڕۆژە کتێبم منیش لەو نەوعانە بووم کە هین بووم بەڕاستی جدی بووم لە دیراسە. کتێبم هەڵگرت چوون بۆ جامعە کۆمەڵی عەسکەر لە خوارەوە وەستاون دەبابەیەک لە دەرگاکەی خوارەوە وەستا بوو لای ئێستا تەوارەکەی مستەشفای تەوارەکەی لەسەرەوەش دەبابەیەکی کە وەستا بوو. وەڵا منیش چوومە ژوورێ سەلام کرد لە عەسکەرەکان کان عەلەیکە سەلام چوومە ژوورێ سەرێم کە وەزعی زانکۆ تەواو نییە. کەم قوتابی تایە ئەوانە وتمان چی بکەین ئێستا؟ وەڵی تر ئەو برادەرێکمانە بوو ئێستاش مامۆستایە لە زانکۆی سێمانی ناوی دکتۆر حەمەڕۆفە. ئەوان تقریبا وەکو لێ پرسراو من لەگەڵ دکتۆر تەهای غەفوری مەلاعەلی بە ڕەحمەت بێ ناوی نەبەس دکتۆر نەبەس وتیان ئێوە قوتابیان ئەمر هاتووە لە قیادەوە شۆڕش زانکۆ داخرێ ئەبێ هەموو بڕۆن بۆ قەڵازێ جامعە لە قەڵازێ دەکرێتەوە. 1920 دەست پێ کرد حەنان شەلی لە مارتینە لەسەر ڕۆیشن گەیشتنە قەڵازێ. قەڵازێ پڕ بۆ لە عالم هەرچی مامۆستای جامعەیە بینی پیاسەکە تەبعاً قەڵازی شارێکی گەورە نییە بچکۆلێ بچکۆ گچکەیە ئەم هەموو عالەمە هەموو هاتوونەتە ئێوێ. باشە چی بکەم وتیان وەڵا ئێوە بڕۆن تەڵەبەی جامعە بەنگەڵەی تووتن ئەوە نی شوێنی تووتن دائانێن بەنگەڵەی توبغی لێ یەکەن تیان ئەوێ چۆڵ بووە بڕۆن لەوێ ببن. تم ئازاد ئەو تەیارانە هاتوون ئەوە خەریتە وەرەگرن ڕسمەگرن هی مەنتقەکە تم لەوانەیە قەسف بکەن وتم لەوانەیە قەسف بکەنەوەوانە سبێن وتی چۆن وتم بەخوا ئەوە شتێکیان بەدەستەوانە. وەڵی تر ئەو شەوە لەکوێ نووسین چوینە مزگەفت وتم لە بەنگەڵە نانوین تم بە ئەم شۆنە چینە بەنگەڵە وەرە ئەچینە مزگەفتەکە چوینە مزگەفتێ ناو قەڵازە کاکە بوو بە تەقە و گرم و هۆڕ ئیتر ئێمە لەو چاخانەیە بووین هەموو ڕامارک خۆمانە ژێر مێزەکە چی بکەیت؟ وەڵای کاکە تەقریبەن هەموو 3 دقە بوو قەسفەکە ڕۆژی 24 سەعات 9:25 دقە 3 دقە بوو 3 دقە 4 دقە تەواو وەستا هاتینە دەرێ قەڵازێ نەما بوو شار کاول بووە تەدمیر بە گەڕک کاو ناپاڵم لێدا بوو ئەم هەموو سەوارەخ ناپاڵم ئەنواعیشتی لێدا بوو لە بەنگەڵەکەشی لێدا بوو باش بوو لەوێ نەبووی نێمە باش بوو ئەو شۆ چوینە مزگەفتەکە. وەڵا کاکە بەیانی بوو بە فەوزا و کارەسات و 180 کە زیاتر شەهید بوو خەڵکەکە هەموو هەڕای کرد چوین یارمەتیمانە خەڵکمان قاچ و دەست کەوتبوو لەسەر دادا چیەکەی کاکە قاچ و دەست کۆکەیتەوە تەواو 20 تەڵەبەی جامعە زیاتر شەهید بوون بێجگەلەوە 180 هاوڵاتی شەهید بوون کاک سۆران و مۆران و مەجموعەیەکی زۆر ئەوانە هەموو شەهید کران. وەختە تووشی حاڵەتێکی نەفسی بووین بەڕاستی لە پڕ خەڵمە بینی تارە قەسفەکە خەبەرم دەبەوە یعنی وەکو کابوسێک کۆمەڵێک قوتابیەکانی زانکۆ نەماتوانی منێت چوونە ئێران چوونە دیوی ئێران لە ئێرانیش دەست بەسەر کراین تقریبا 20 کەسە بووین هەردوو کەس چوینە ماڵێک من و برادرم ئەو کاگازات بەر ماڵی کۆخای گوندەکە کەوتین شانسی ئێمە کێخای گوندەکە وەڵاکە چوینە ماڵەکە سێرەکە ژوورەکەی هەموو ڕسمی شای ئێرانە شا و ژنی و کوڕی و برا وەڵای وتم توش بووین ئێمە لێرە چۆن هاتوون وتمان وەڵای ئێمە وامەزانی وەر کوردستانە بە پیان هاتوین سوزانینەوە ئێرە غەڵەتی ئەی وەڵای تر بردیان باش وەرن لەگەڵمان
بدأ بۆ سەردەشت يعني ئێمە گیرا بووین على ئاساس غێر شەرعی چوبووینە ناو وڵات ئێران وەڵا لە سەردەشت وتیان مستەشفای سەردەشت پڕە لە بریناری قەڵازیە بریندارەکانە لە قەڵازیە قەسفەکە هێنا بۆیان بۆ ئەوێ دوو ڕۆژەوێ ماینەوە ڕۆژی دووهام هەلیکۆپتەرێک هات نازم لە تەهران هات لە هیچ تەهران بۆ هاتبووە هەموو جەنەراڵی ئێرانی بوون بەس بە کوردی قسەیانە کرد کوردی وەک سۆرانی وتیان ئێمە زانین کارەسات بۆ لە هەڵەئین لە قەڵازیە و بریندار زۆر هاتووە بۆ ئێرە و ئێوەش هاتوونەتە ناو ئێرانەوە ئەمانەوێ بڕۆینەوە عێراق وەڵا هەر یەکسەر لۆریەکیان هێنا حازر بوو تێ فەرم سوار بن خواردنوشتیان داینیە و توی معەلەبات و شت بردیانی تا حدود تەڵەبەین ماڵ و وازان هەموو شەهید کراوین وانێ وتم من بەڕاستی من و چەند برادەرێ وتمان ئەڕۆینەوە سلێمانی تا گەیشتینە سلێمانی ئیتر وەزعێکی ناخۆش شار هەموو تەوەق دراوە هاتینە ناو شاری تر وان زانی دایکمان ئیتر هەمووە گریان کە ئێمەیان بینی وتیانە ئەوە مازانی کوژراون بەعزێ مامۆستا بەعسی بوون لە ناو جامعە هەموو بەعسیەکان خراپ نەبوون ئەوانەی کە هین بوون لە ئەوەی مخابەرات و شت بوون تۆزی عەزیەتی خەڵکیانەیە ئەویش بە ئەوامری پێشمەرگە چەندانەیەکیان کوشتن نانۆ پاش بردومانەکە بردومانەکە 74 بوو ئەمە من باسی 75 ئەەکەم تا 81 چەند مامۆستای کوژرا نانە پەیوەندی بە 74 نەبوو ئەمان نەوعیچکەون لەناو جامعە ئەمانە ئیشیان بەوە مخابەرات و شتە کرد کە ساڵی 81 زانکۆ هاتە هەولێر دوای ئەوەی ئەو مامۆستایانە کوژران ئەجا سەدام ئەمری کرد جامعە بێتە هەولێر ئیتر جامعە کاتە هەولێر تێبچوو خۆی سەدام ئەوێ ڕاستی بە هەدەفەکەی ئەوە بوو جامعەکە نەمێنێ بەڵام باشوو کە هاتە هەولێر مامۆستا کوردەکان هەڵیان دا جارێکی خۆیان گرتەوە زانکۆکەیان گرتەوە هەر بە هەوڵ و مادووبوونی مامۆستا و قوتابیە کوردەکان جامعەکە دەستی پێ کردەوە لە هەولێر قەڵازێم زۆر خۆشەوێ چونکە قەڵازێ بەڕاستی کارەساتی بەزەر هاتووە قەڵازێ لە مێژووە ناوی هەیە کارەساتێکی گەورەیەوە من ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانی ڕێبازی کورداتی لە قەڵازێدانەوێنم دایمیانی ئەوانم هەر لە بیرە و شارێکی خۆڕاگرن ئەسڵەن ئەبوایە قەڵازێ و هەڵەبجە خۆشترین شار بوونای لە هەرێمی کوردستان ئەبوایە احتیمامیان لە هەموو شوێنە بەو دوو جێبایە لەگەڵ ڕێزما بەڕاستی کارەساتە بوایە مۆنومنت کراوە لە هەڵەبجە لە مۆنومنت لە قەڵاز بەڵام وەڵای قەڵازێ زۆر ئیهمال کراوە بەڕاستی